تەمەنی خۆیان لە بناو حیزبە سەرف کرد جارێکی دراسوودە بکەین هەنگاوی باشماندا خۆتان دەزانن 6 مانگی یەکەمی دوای کۆنگرا ئێمە سەرقاڵ بووین بە نەخۆشی کۆرۆناوە حیزبایەتیمان واز لێنا بوو ئەوماندا لەگەڵ هێشوازاری میلەتەکەمان بووین شار بە شارمان کرد نەخۆشخانەمان دروست کرد دەرمانمان گەیاندە ئەو شوێنانەی کە حکومەتی هەرێم بە زۆری سەوز ناوی دەبرد و وازی لێنا بوو میلەتەکەی بەڕەڵا کردبوو چونکە وایە حیزبایەتی ئەمڕازێکە بۆی تۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی پێ بکەیت و هەمیشە لەناو هێشوازارەکانی میلەتەکەی خۆتا بی دوایەوە بەداخەوە خۆتان دەزانن خۆپشاندان دەستی پێکرد کێشەی ئابووری دروست بوو بێموچەی هاتە ئاراوە زۆربەی خۆپشاندانەکان لە ناوچەی سەوز بوو وەکو بینیتان بەداخەوە نۆگەنجی ئەم وڵاتە خوێنیان ڕژا شەهید بوون ئەوە پێم وایە کارەساتێکی گەورە بوو لە دوای کۆنگرەوە و ئێمە یەکێک لە ناخۆشترین ڕۆژەکان کە بینیمان لەژێر چەتری یەکێتی نیشتوانی کوردستان کە حیزبێکی سۆشیال دیموکراتە نۆلاوی کورد لە پێناو داواکردنی حەقی خۆیان خوێنیان ڕژا هێشوازارێکی زۆری خستە دڵی ئێمەوە ئێمە هەوڵماندا وەزەکە هێورکەینەوە و خۆمان بە خاوەنی ئەو شەهیدانە کرد ئەگەر چی لە حیزبی یەکێتی نیشتمانی کوردستانیشتان نەبوون بەڵام ئێمە پێمان وا بوو یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر بێوێ زیندوو بێتەوە ئەو چاوەڕوانەی کە خەڵک لێی دەکا ئەگەر بێوێ بێتەوە بە حیزبەکەی جاران دەبێ خۆی بە خاوەنی میلەتەکە بکات لە دەرەوەی کۆمیتە و مەڵبەندەکانیش ئەم میلەت هەموو یەکێتی نەبوو جاران ئەی بۆ ئامان لێیان دێما بۆ چی کورسەکان وا کەمی کرد هەر کەسێک کرد بێتی ڕاستە لادەیەک لەولاڵێ نە بەڵام خەتای خۆمان بوو یەکێتی وای لێهات بەڕاستی چکە یەکێتی هەڵقڵاوی نێو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو کە دابڕاین بیرمان لە پۆست و پارە و خۆدەوڵەمەندکردن کردەوە بەداخەوە بەرپرسەکانمان وای لێیان کرد خەڵک باوەڕی نەما بۆ یەکێتی کە جاران باوەڕی پێکرد واتە ئێمە دوور کەوتنەوە لە خەڵک حیزبێکی جەماوەری هەمیشە ئەبێ لەگەڵ هێشوازاری میلەتەکەی خۆی دابێت بۆی بە گەورەی بمێنێتەوە نابێت بیر لە پارە و خۆدەوڵەمەند بکاتەوە بەڵام ئێمە وامان کرد بەداخەوە بازەکەیشماندا لە دوایەوە شۆر کەس نەهات بڵێ وەڵای یەکێتی 20,000 شەیدی داوە یەکێتی لە شاخ وردە ئەوجی لە نوێی کە پێدەگەیشت داوای دامەزرانی دەکرد داوای خۆشگوزرانی دەکرد ئێمەش هەر لەسەر قسابی ڕابردوو ئێمە وامان کرد لە شاخ وامان کرد خەریک بوو ڕابردوو جوانەکەی یەکێتی نیشتمانی کوردستانی ناشرین کرد کە هیچمان پێ نەبوو بۆ داهاتوو تەنها لەسەر ڕابردوو دەژیان ئێمە هەوڵماندا لەم ماوەی ڕابردوو بەڕاستی خەڵک وا ڕابێنینەوە کە ڕابردوومان وەکو بیبلەی چاومان دەپارێزین خوێنی شەیدەکانمان وەکو بیبلەی چاومان دەپارێزین بەڵام بۆ داهاتوو ئەوەتان بڵێین وەی کوێنێک گەڕێنەوە بەگەردەکان خەریک و هەنگاوی باشمان دەنا خەریک و ڕۆژ بە ڕۆژ لقمانەی خەڵکمان بەدەست دێناوە نەک تەنها یەکێتیەکان خەڵکی دەرە یەکێتیش گەواهیەوە دەدەن کە ئێمە کارەکانمان گفتارەکانمان ڕەفتارەکانمان لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو بەگشتی نەک تەنها لە یەکێتیەکان هەر وەکو بینیتان ئێمە هەوڵماندا بتوانە بگەڕێنەوە ناو ئەحزابی سیاسی هەم لە عێراق و هەم لە کوردستان جارێکی تر ئێمە حیزبە کوردیەکانمان لە دەوری یەکێتی نیشتمانی کوردستان کۆ کردەوە هەوڵماندا سێبەرێک دروست بکەینەوە و لەژێر ئەو سێبەرەی ئێمەدا کۆمەڵانی خەڵک ئەحزابی سیاسی تر بتوانن گەشە بکەن و بتوانن بە ئازادی قسەکانیان بکەن و داوای مافی خۆیان بکەن و هەوڵماندا کە لێرە جیاوازتر لە شارەکانی تر یاسا سەروەربێت و هیچ کەسێک لە سەروی یاساوە نەبێت خەتێکی نیشتیمانی ڕاستمان گرتە بەر ئێمە پێمان وا بوو کێشەکانی ئێمە مادام ئێمە بەشێکین لە عێراق دەبێت لەگەڵ بەغدا چارەسەرکەین نەک لەگەڵ دەرو دراوسێ ڕاستە خەڵکی تر لەوانەیە بە نوعێکی تر بیریان کردبەوە هەر ئەوەش وای کرد کە بە فیتی ئەم لاولا ڕیفراندۆمێکی شومیان بەسەر ئەم میلەتەدا سەپان و بینیتان نەتیجەی ڕیفراندۆمەکە لە دەستدانی 150 خاکی هەرێمی کوردستان بوو کە بە خوێنی هەزاران شەهید ئێمە پارێزگاریمان لێ کرد لە کاتی شەڕی داعش زۆر پێشمەرگە دەبینیم لێرە کە لەگەڵمان بوو لە شەڕەکان خۆتان دەزانن کەرکووچ و قودسی کوردستانمان 4 ساڵ لە هێرشی درندەی داعش پاراست بەڵام بە پیکەیەک دوای ئەوەی کە ڕیفراندۆمیان بەسەردا سەپاند دوای ئەوەی کە هەموو دنیا پێی گوتین مەیکەن کردیان کەرکووکمان لەدەستدا
خەڵک پێی ناڕەحەت بوو بەو هەنگاوانەی کە ئێمە دەمان ناچ کە ئێمە پێمان وام وەکو باسم کرد کێشەی ئێمە لەگەڵ حکومەتی ناوەندە دەبێ بچین لەسەر مێزی گفتوگۆ دانیشین و بە پێی ئەو دەستورەی کە جەنابی مام جەلال و کاک نوشیروانی ڕەحمەتی خودی جەنابی کاک مەسعودیش دەستی هەبوو لە نووسینەوەی ئەو دەستورە کە تاکە دەستکەوتە لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر سەیری وەزعی کورد کەن ئێوە تاکە دەستکەوت کە کورد هەی بێت دەستورێکە لە عێراق دوای 40-50 ساڵ شۆڕش و خوێن بەخشین ئێمە توانیمان ئەو دەستکەوتە بەدەستبێنین کە ئەو دەستکەوتە ئەگەر ئێمە وەکو خۆی بەکاری بێنین و بەرگری لێ بکەین من پێم وایە دەستکەوتێکی زۆر گەورەیە دەتوانین مافەکانمان بپارێزین دەیتوانین ڕێگری کەس لە زۆر لەو کەمە کورتیانەی کە لە ئێستادا بەدی دەکرێت بەڵام نەخێر ئێمە هەر لە هەوڵ ڕۆژەوە هەڵماندا حساب بۆ ئەو دەستورە نەکەین من نمونەیەکی بچووکتان بۆ دێنمە کوردستانی تورکیا سەلاحەدین دەمیرتاش بە دەنگی خەڵک چۆتە ئەو شوێنە سەرۆکی حیزبە ئەندام پەرلەمانەکانی هەدەپە بە دەنگی خەڵک هەڵبژێردراون هەمووی ئەوانە سوچی زیندان کراون هیچ کەسیش فزەی لێوە نایە کە بەرگریان لێ بکات بۆ لەبەرەوەی هیچ مافێک لە دەستوری تورکیادا بۆ کورد نەچەسپێنراوە بەڵام ئێمە دەستورێکمانەیە کە بەدەستی خۆمان نووسراوەتەوە ئەگەر عەقڵانی بیر بکەینەوە تەنها پەنابردن بۆ دەستورە پێویست بە هێزی پێشبەرگەز ناکا کە بەرگری لە سنوورەکانمان بکات بە شەرتێک ئێمەش پابەندی دەستور بین لە دەستورەکە هەڵنەگەڕێینەوە کۆی کە لی هەڵگەڕاینەوە لە ڕابردوو قوتی میلەتەکەمان بۆمان دەرکەوت بەڕاستی دوای 30 ساڵ حکومڕانیەکی فاشیل بەڕێوە چووە لەم مەنتیقەیە ئەگرا ناکرێتەوە دوای 30 ساڵ حکومڕانی ئەو هەموو دەوڵەمەندیەی لە ژێر زەوی و سەر زەوی ئەم وڵاتە تۆ نەتوانێت قوتی میلەتەکەت دابین بکەیت موچە بە لێبڕینەوە موچە بە شەژمان تاخیرکردنەوە بدەیت نەتوانی پێداویستە سەرەتاییەکان دابین بکەیت نەتوانی هەلی کار بۆ گەنجەکانت دۆزیتەوە ئەمانە هەموو کەمە کورتی بوون ڕاستە من خۆمی لە ناشارمەوە وەکو یەکێتیەک کە ئێمەش بەشدار بین لەم کەمە کورتیانە ئێمە سەرمان لەقان بۆ هەموو کەمە کورتیانەی ئەم بڕیارە سەقەتانەی کە دەدرا بەهۆی ئەوەی کە یەکێتیەکی زەعیف بوو هەرەوەندەمان پێ دەکرا کە بیکەین تەنها سەر بلەقین بۆ هەموو ئەو بڕیارە هەڵانەی کە لە ڕابردوودرا بەڵام دڵنیابن نیەتی ئێمە وا بکەن چیتر ئێمە سەر نەلەقێنین بۆ هیچ کەسێک بۆ هەر بڕیارێک کە دژی بەرژەوەندی میلەتەکەمان بێت خۆتان دەزانن لە ڕووی خەتی نەتەوەیی و نیشتیمانیشەوە ئێمە خەتە ڕاستەکەمان هەڵبژار ئەو خەتەی کە جەنابی مام جەلال و هاوڕێکانی شەڕی چەند دەوڵەتیان کرد لەسەری لە 20 ساڵی ڕابردوو ڕاستە هەڵبژاردنی ئەو خەتە ڕاوەنەی ڕاکێنێت بەڵام هیچ دەستکەوتێک بۆ نەتەوەکەت بێباز نابێت لە چەند ساڵی ڕابردوو خەتی نیشتیمانی و نەتەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاراستەکەی زۆر ڕوون و ڕەوان بوو لەوانەیە دوژمنێکی زۆرمان بۆ خۆوان دروست کردیان بەڵام من گوێ نادەمە دوژمنە دەرەکیەکان لە ناو خۆی هەرێمی کوردستان ڕێگری دەکرا کە ئەو خەتە نیشتیمانی و نەتەوەی یەکێتی هەڵیبژار بوو سەر بکەوێت بەڵام ئێمە کردمان پشتگیریمان لە ڕۆژاوای کوردستان کرد سەرمان بەرزە بۆ هەنگاوانی کرامان ڕاستە ئێستا لەوانەیە باتی ئەوە بکەین پشتگیریمان لە کوردستانی تورکیا کرد سەرمان بەرزەوەی کە کردومانە لێی پەشیمان نین کوردانی ڕۆژهەڵات لەژێر سێبەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەتان لە فرکوێز و لە کۆیە لەژێر سێبەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵاونەتەوە ئەمانە هەموو شتی گەورەن ئەمانە هەموو شتی جوانن بە هەموو کەمە کوردەکانی یەکێتیەوە ئەمانە نمونەی جوانن کە ئێوە یەکێتی حەقی وایە هەمیشە شانازی پێوەکەن سەرتان بەرز بێ بۆ دڵنیاشم کە سەرتان پێی بەرزە تۆمان چەند کاڵ هەڵماندا لەگەڵ بەغدا پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە من چەندین سەردانم کرد بۆ بەغدا کە بینیم لە ڕابردوودا بناغەیەکی تۆکمە لەلایەن جەنابی کۆچکردۆ مام جەلال دانرابوو لە بەغدا بەڵام 10 ساڵی ڕابردوو بەهۆی ململانی ناوخۆ ئێمە وردە وردە ئەو بناغەیەمان بەدەستی خۆمان تێک دەدا مام جەلال سەروەتێکی مەعنەوی گەورەی نەک تەنها بۆ یەکێتیەکان بۆ کورد بنیاد نابوو لە بەغدا کە ئەگەر بماوی ئیسپادەمان توانی ئیسپادەیەکی باشی لێ بکەین بۆی بتوانین لە ڕێی پەیوەندیەکانمان و لە بەغدا مافەکانی میلەتەکەمان دەستەبەر بکەین
ئێمە لە هەوڵیەوەدا بین دوای کۆنگرا وردە وردە پەیوەندیەکانمان لەگەڵ هێزە عێراقیە شیعی و سونی و هەموو لایەنەکانی تر لەسەر شێوازێکی تەندروست دروست بکەینەوە وەک کردیشمان پەیتا پەیتا گۆڕانکاری بەسەر ڕای هەموو ئەو حیزبانەدا دەهات کە لە بەغدا بوون بە خەڵکیان دەوت یەکەتی خۆی نوێ کردوتەوە یەکەتی دوای کۆنگرا یەکەتیی جیاوازە لە پێش کۆنگرا ناکرێت چیتر ئێمە تاکە حیزبێک لە کوردستان بە مەرجعی کورد بزانین ئەوەی دەبینین ئێستا یەکێتی خەریکە باڵ شێوە لە ژێر باڵەکانی یەکێتیدا ئەحزابی سیاسی تر دێنە ژێر سێوەرەکەی یەکێتیەوە ئەمە دەستکەوتێکی گەورە بوو کە بە هەموو کەسێک قبوڵ نەدەکرا لە بادینان ئێمە لە پاشەکشەدا بووین لە ساڵانی ڕابردوو خۆتان بزانن من لە هەوڵدا بووم لەگەڵ عەشایری بادینان پەیوەندیشی تەندروست لەسەر ئەساسی متمانە لەسەر ئەساسی هاوڵاتی بوون لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتی و مافی مرۆڤ و دیفاعکردن لە بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان دروست بکەین پەیتا پەیتا خەڵک مێردی جوانێ بکەین ئەوەش وەرزشێکی تر دروست کرد لەسەر هەندێک لایەن زیادی لایەن ئەمانە بەشێک بن لەو ئەسبابانەی کە گەرەک کۆمەچیمان بوو کە هەواڵیدا من هەوڵمدا بەندە من ناڵێ من بێکەمە کورتی بووم دڵنیام هەر کەسێک بێ ئیش بکە بە دڵنیاییەوە کەمەکورتیشی دەبێ هەڵەشی دەبێ بەڵام من بەو پەڕی دڵسۆزیەوە هەوڵمدا لەناو میلەتەکەی خۆمدا بوو لەناو ئێش و ئازاری میلەتەکەی خۆمدا بوو لە خۆشی و ناخۆشی میلەتەکەم هەمیشە بەشدار بوو هەرواشم کرد شەو ڕۆژێک خستبۆ سەر یەک بۆی دووبارە دڵ و دەرونی جەماوەر بەدەست بێنمەوە لە ڕێی منیشەوە بۆ یەکێتی ئیستیفادە لەوە بکەین بەڕاستی دیارە ئەمانە ئەوەی بوو بە ناخۆشی بۆ من بەڕاستی مەشاکلی زۆری بە دروستکردەوە من پەشیمان نیم لەوەی کە کردوومە دڵنیاش بم هەروا دەکەم لە مێردەوە هەروا دەکەم لە میلەتەکەمدا نابڕێم بە چۆردا نادەم بەداخم بۆ لە کاتێکا ئێمە سەرقاڵی دروستکردنی هاوپەیمانی بووین کە ئەمە من پێم وایە ئارامیشی بۆ ئەم ناوچەیە دروستکرد بوو ڕێکەوتی ئێمە گۆڕان لە کاتێکا لە ئێمە لە لێک تێگەیشتن و لەگەڵ لایەنەکانی تر بۆی بە یەکەوە لە بەغدا هەوڵی بەدەستهێنانەوەی مافەزەڵکراوەکانمان بدەین ئەمانە هەمووی هەواڵی دڵخۆشکەر بوو کێوە لە تامبینی تەلەڤیزیۆنەکان و بەندە دیاریکران بە سەرۆکی لیستی هاوپەیمانی کە من پێم وایە هەرکێکی زۆر قورس بوو بەڵام قەت من خۆڵی خۆم بگرم بۆ شار بەشاری بۆ بکەم دێبەدەوی بۆ بکەم بۆی هەوڵی سەرخستنی لیستەکە بکەم بۆی جارێک دیرە لە بەغدا هاوسەرگی هێز بگەڕێنەوە و جۆرێک لە متمانە دروستکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆی بەدوایی بۆ هەڵبژاردنی کوردستان دوای دروستکردنی ئەو متمانەیە لەگەڵمان بن بۆی بتوانین ئەو زۆرینە و کەمینە ساختەیە کە لە پەرلەمانی کوردستانی تێکی بشکێنین کە وەسەری میلەتەکەمانی هەر ئەمەش مەترسێکی زۆری دروستکرد بۆ هەندێک لایەن دەیانبینی هەنگاوەکانی ئێمە هەنگاوی تەندروستن دەیانبینی ئەو هەنگاوانەی بدەینێن دڵی دەرونی میلەت بەدەستێنێتەوە جارێکی تر ئەوان زۆر لە میلەت دەترسن ئەوان ترسیان لێ نیشتۆکە ئەم میلەتە وشیار بێتەوە ئەو تەخت و تاجەیانە بەڕاستی ڕای دەماوە لە هەنگاوەکانمان دەترسان من ڕوو لە بەغدا بووم دەستم کرد بە کۆبنەوە کۆبنەوەی جەماوەری لە هێزی پێشمەرگەوە دەستم پێ کرد بۆ بەتەمام بووم هەر ڕۆژە لە شارێک بووم یەکەم شاری کەرکووک بۆ هەفتەیەکان قادسیە ڕوویدا کە بتوانم بۆ ماوەی هەفتەیەک لە شاری کەرکووک بێنمەوە لەگەڵ مەڵبەند و کۆمیتەکان لەگەڵ کەسوکاری شەهید و پێشمەرگە و تێکۆشەرانی دێرین کۆبمەوە بە دووسێ ڕۆژیش دانێ بۆ لایەنە خەڵکی ناو بازار خەڵکی ڕۆشنبیر مامۆستای زانکۆ دکتۆرەکان هەو دەمەوانی لە دەروی یەکێتین کۆبوونەوەیان لەگەڵ بکەم و بیری بۆچوونەکانی یەکێتی و ڕوویای یەکێتی لە دوای کۆبنەوە بۆیان ڕوونکەمەوە و هەوڵ دەم وشیاریان کەمەوە سەرنجیان بەلای یەکێتی شمالی کوردستان ڕابکێشم بەڵام بەداخل فریان نەکەوتم لە کاتێکا مەڕوو لە بەغدا بووم ئەم کارە ساتەکەوریە بوو لە یەکێتی شمالی کوردستان ئێستاش من تەنها بە یەک شت دڵخۆشم تاوەکو ئێستا دووتی هیچ کەسێک هیچ ڕۆڵەی هەژارێک خوێنی لە هاتووە لە بناو کێشەکانیە تاکە شتێکە دڵم پێی خۆش بێنێستاوە سەبڕاستی ئەو ناکۆچی کە دروست بووە لەگەڵ دوژمنی من نییە دژمن نهاتۆتە سەر من داعش نهاتۆتە سەر من
وڵاتانی براوسێ نهاتمەتە سەر من براکانی خۆم وایان کرد من ئێستا هیچم لە دڵان نییە بەرامبەریان تەنها هەوڵ بدەین بەیەکەوە ئەم خوێنبەربوونەیەکەتی بۆستێنین چکە من سەیرتان دەکەم لێش و ئازار دەبین لە چاوی خۆتان خەفەتی پێ دەخۆم کە دەبینم ئەم خەڵکە بە دیارێمەوە دانیشتووە شەو ڕۆژ خەوی لە ناپێوێ نانی بۆ ناخرێ و نازانێت چارەنووسی ئەم یەکێتیە بەرەو کوێ دەبڕێ تاکە داوای من لە براکانم ئەوم بووە هەر کێشەیەکتان هەیە بەس با بە چاوڕوونیەک دەین بە میلەتەکەی خۆمان بە حزبەکەی خۆمان ئەندامەکانی خۆمان بۆی لەم عەزابە دەربازیان کە سوکاری شەهیدەکان لەم عەزابە دەربازیان داوای دەسەڵاتیان کرد زۆر بە دڵەشی داوانەوە دەسەڵاتەکانی خۆڕاوەست بە شەرتێک کە ئەم خوێنبەربوونە بۆستێ و ئاهێکەوە قەدارەکەوە بەڵام بەداخەوە هەنگاوەکانی دوای ڕاستی دەسەڵاتەکە لە پێشووتر دەبینێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەبڕە ڕۆژ بە ڕۆژ هێش و ئازارەکانی دڵی ئێوە زیاتر دەکات خەوی خۆم نییە من خەوی ئێوە خەوی حزبەکەمە بەس پێم بڵێن لەکوێی یەکێتی لەکوێی ئەم ڕووداوانەوەیە قازانجی یەکێتی هەموو هەنگاوانەی دەینێن لەکوێی ئەم ڕووداوانەیە بۆ ئەبێ من ئاڵای سپی بەستەوە کاکە تەواو مادام یەکێتیتان لەبەر چاوگرتووە تەواو هەرچیتان دەیە من لەوە زیاتر دەیکەم بەڵام هەموو هەنگاوەکانی کە دەیبین ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکان و سایتەکان لە ئەعلامی ڕەسمی یەکێتی نیشتیمانی کوردستان قەت ئەعلامی یەکێتی بەم شێوازە نەبینێ بە شێوازێکی نیشتوکارانە نیشتوکارەکانی ئەم جۆرە کارە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی نەداوە بۆ هەرەکەم یەکێتی وازە بێن خۆم بە قوربانی یەکێتەکەم ئێستاش خۆم بە قوربانی من بينن برد السياسة السبب أمادم بلا بوالي شيء بودلي أم خلقاوا أخوة بيموتن أم هنقاوني ودينا صليها من صلاة كان داو بيوا إذا صلاة كنا ما آخر شهادون بريجو فاسولية من بركان لما أبو خوشي وإلا ميديا ودي كان هيس السودية شتيمية أخوة بوالي يك هنگاو لبناو يكيتي بنين وحي شرف بين من 20 هنگاو بين الشو بس يك هنگاو لم سي حفتيا نعم لم يكفي من جوان كا لبرجوني يكيتي دابو بين هاتشي بيعني من بعد تدواي أول دستان في الدوبة كمان بخشينو هندك ستيدر نما ولا ستيدر من نمو بعد كلا لكن تمام بعد ما نمي كويرا مزيش هذا الخير مزيش كاتاني بس دزگای زمینی تشکیل کننده بنا به چیزی استارش نازی کرده. هر چی کننده بنا پاراستی آن نازی استارش نازی کرده. و هر تو مطلبی بود آموزشان می‌دهد دو باری می‌تونه. توی نداره. پاراستی. من اسمش رو لابد می‌دا. واسه برای بیت. بام سبب دادگاه و کشی می‌نیه. کشی کرد تو خواهیم چه. پاریس کاری تو خواهیم. الدوري بالي من هو هذا الشيء بدوز نوا يتشاف هذا الشيء دستي أكل بحر شكدن دستي أكل بحر شكدن لو أنا يسافر بداية يعني كنار مهنيش بول الدوري لا بول كايس تسليم هو نوستان شوي بكتير سياسي مشكلة فداخل بويكا هو عند برشام لك بكتير سياسي أمريكية بتيجي كده بدأ يكون ده هاتوا ما كنتوا بين بمشي وازا خلق بين تسمالي بكتير سياسي كشيء كبار صندوق كيتوا كشكا أصلاً حب صار يشوف كشيء لذا جاي كايكا وهو يوم بكتير سياسي لا يوم تسليمي يعني هذا خلق بين درجاي مالكي مشكلة مشكلة مالكي اليوم كيش وخارج هواك من النوم أو بريش قاعدين إنما هم يجتي كان نكتر هذا بكتير سياسي وراستي من سيتر نكفاني دار مخدام وشكا بيدنجي من خلق خليفة لكتر ماله بيدنجي من البناء يجتي قرارات دان بخدا قدني من هنا فقير دين أو نبي الصلاة دين شتيا زور بين الصلاة. لعاز بين شتيا زور بين الصلاة. هل شيء زانم زرني يبغى شتي زور بين الصلاة. ناتوان. هم هنقايكم. هم قفتاركم. هم رفتاركم. هجوا يبينن هجوا يبيكم. بيدولكم وشان سولي يبغى شتي. شان زرني يبغى شتي. قد بيننا لك دكتور سول خاصة تكيبون شان.
هەمیشە یەکێتیم لەسەر هەموو شتەکانەوە داناوە بەڵام ئەوەی دەبینی ڕۆژ بە ڕۆژ بێدەنجەکەم وای دیارکە خەڵک دەیگوت بەخوا دیارە ئەم برادەرە شتێکی کردووە بۆیە وا بەڕاستی من داوای دیژەی لێکۆڵینەوە کردنەوە مەکتەبی سیاسی بەڕێزکە هەندێک شت باز دەکرێت لەولا من حەز دەکەم مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆم دیژنەیەک پێک بێنەوە ڕێگەکەشی نێنێتەوە بۆم نەتیجەکەی بێتەوە بە ئەنجومەنی سەرکردایەتی خۆ لەوانەیە شتێکی خراپە بێت بەنیژم ساڵێ بەس بیبێنەوە ئەنجومەنی سەرکردایەتی لێوێ بە پێک بێنەوەی یەکێتی نیشتمانی کوردستان سزا بدەن یاخود ئەگەر هیچم دەکردەوە بە ئەنجومەنی سەرکردایەتی بڵێن ئەو پروپاگەندانە ڕاستی وی من بتوانم بەسەر بەرزی نامەنێتێکی خۆم دابشم وی بتوانم بەسەر بەرزی لەبەردەمی کەسەکاری شەهید و دایکی شەهیدان بەسەر بەرزیەوە بەستم بەداخەوە سپاس دەکەم بەداخەوە بەداخەوە هەوڵم دابەندە بەڕاستی لە ڕێی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیەوە ئەوەی کە بینین دوای ئەوەی کە دەسەڵاتەکان ڕادەستکرد ڕێگیری دەکات ژنەی لێکۆڵینەوە فێر بێ ئەو شتانەی کە باسی ناچار بووم پەرامبەرم بۆ دادگا بەڕاستی چکە من سوحەی خۆم لە هەموو شتێک خۆش دەوێت من ئینسان ئەگەر بێت لە سوحەی خۆی لێ کات بۆ ناتوانێت شتی بەوە کار بکەوێتی بەڕاستی هەموو هەنگاوێکم هەموو کردارێکم هەموو گفتارێکم هەوڵ دا سوحەی خۆم بپارێزم هەموو هەنگاوێکم بۆ کە مناڵەکانم گەورە بوون و من نەمان خەڵک فولەحەیتیان نەکات بەڵام ڕەحمەت لە گۆڕی باوکان ئەمانە کردی و پیاوە من ئەوا هەنگاوم ناوە لە ژیاندا ئەمە ئامانجی من بووە ئەمە استراتیجی شتێکی من بووە ئەوەش زۆر شت لە خۆت دەبێت دەبێت تۆ زۆر ئاگاد لە ڕەفتارەکانت بێت لەناو خۆمەکان زۆر ئاگاد لە کردارەکانت بێت زۆر ئاگاد لە گفتارەکانت بێت بۆی خەڵک ڕەحمەتی خوا بنێرەوە بۆ باوکی مناڵەکان بەڵام بەداخەوە چارم نەما کە بینین ئەمە ڕۆژ بە ڕۆژ خەریکی تاثیر دەکاتە سەر جەماوەرەکەش ئەوەرە بەخوا شێک زۆر بێنێت ناچار بوو هەنامەرە بۆ دادگا بڵێم من شکوایەکم بێ بەڕاستی چەندین تۆمەت کراوەکە پاڵ من حەز دەکەم لە ڕێی دادگاوە ئەم تۆمەتانە بەگەکان بهێنرێن بۆ لەوانەیە شتێک بکەن بەڵام با دادگا بگیانکە لە کاتێکا حزب هەر کراوە نایانێت کۆمپڵی سەرکردایەتی نایانێت کۆمپڵی مەکتەبی سیاسی بکەین ناچار بووم لە پێناو پاراستی سوحەی خۆم کە نابەرم بۆ دادگا و داوا بکەم کە ئەگەر شتێکیان هەیە با بێنن بەڵگەکان لە دادگا بۆ یەکلایی بکەم دیارە ئەو داوەش خەڵکی پێکەم ڕۆ بۆ بەڕاستی ناچار بووم نازانم چی نامێت خەڵک بۆکەمەوە مەکتەبی سیاسی داینن یامی بەردەمی ماڵی ئەوان بڵێن کوا بۆ لیژنەی لێکۆڵ دەبێتن ئێستاش هەواڵان یەکێتی لە هەمومان گەورەترە بەخوا زۆر شەرمەزارم لە بەردەمی ئێوەستا و ئێستا ئەمڕۆ ئەم قسانەتان بۆ چکە خۆزگا ئێستا من مژدەی سەرکەوتن پێدا لێرە ئێستاوە مژدەی سەرکەوتنی لیستەکەی یەکێتی پێدەدا مژدەی هەڵسانەوەی یەکێتی پێدەدا بتانی بە سەری ناو چاوی دایکە شەهید دەکەم و بڵێمەوە خوێنی ڕۆڵەکەم بە فێڕۆ نەڕۆشت بەڵام ئێستاکە ئەمە دەکەم شەرمەزاریەوە دەیکەم چکە بەرپرسم لەم کەسەوە نەدەبایە ئەم حزبە چارەمی سنگام بەم ڕۆژە بەڵام ئێوە یەکێتیەکان هەمیشە فێر بوو یەکێتی هەوراز و شێوی زۆر بینیوە ئەمە یەکێکە لەو ناخۆشترین کارساکانی کە بەسەر یەکێتیاتەوە چۆکو باسە کرد دوژمن بەرامبەرمان نەوەستاوەتەوە خۆمان لەناو خۆمان کەوتو لە گیانی یەکتر تەنها ئەوەتان پێ دەڵێم هیوادارم ناومێت مەبن بەبێ یەکێتی باوەڕکەن ژیان مەحاڵە لە وڵاتە بەبێ یەکێتی ئازادی بوون نییە لە وڵاتە ئازادی ڕادەربڕین نییە مافی چارەی خۆنووسین دەبێتەوە خەون مافی مرۆڤ دەبێتەوە خەون ئەمانە هەموو دەستکەوتی گەورەی یەکێتین کە یەکێتی بەدەستهێناوە مەترسیەکان من پێم وایە زۆر لە لاوی شەفەتی دڵنیابن ئەوەی کە ئێستا دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمە هەڵقوتانە سەر خەڵک و تۆڵە سەرنەوە بەداخل لە زمانی بەعسی شاوەرەکرا هەندێک ڕەفتار دەبینم هەر کەسێک بەرهەوای منی کردە ڕۆژێک لە ڕۆژان ڕەفتاری زۆر ناشاری بەرامبەر دەکەن کە ئەوە هیوادارم ئەمە
تەنها پەرچەکردارێکی کاتی بێ و ئەم جۆرە کارانە بوەستێ بەخوا خەڵکی سلێمانی ئێمە قبوڵ ناکەن. خەڵکی ئەم ناوچەیە لە ڕژێمی بەحسی قبوڵ نەکرد. بۆیە من داوا دەکەم لە براکانم کە بەهۆش خۆیان بێنەوە ئەم کێشەیە ئەگەر کێشەی بەندەیە ئەو من نەبووباری ترە دەتوانین بین هەموو ڕێگای لەبەر من ئامادەم، بەڵام چیتر ئەم خەڵکە دڵی ئەم خەڵکە ئێش و ئازار نەدەن و بەهۆش خۆیان بێنەوە هەوڵدە کێشەکان لە ڕێگای حیزبەوە چارەسەر بکەن، بیبنەوە ئەنجومەنی سەرکردایەتی چارەسەر بکەن. ئێستا نەچۆ بچێن وەکو باسە کرد یەکێتی زۆر ئەو راز بشێوی بینیوە نابێمە دەستبەرداری یەکێتی بین. مەترسیەکانم باس کرد دەستبەرداربوونی یەکێتی کۆتایی هاتنە بە زۆر شت هەواڵیدا دەمانگەڕێنەوە بە 50 ساڵ دواوە هەواڵیدا. ئەو ڕوحە شۆڕژگێڕەی کە جاران هەبوو لە نێو دڵ و دەرونی گەنجەکانمان بەداخەوە ئێستا ئێمە ئەمان لە گەنجەکان کردو کە ئەو ڕوحە شۆڕژگێڕەی نەمێنێت. بۆیە شتێکی یەکێتی هەستانەوەی زۆر لە جاران قوستە دەبێت. گەنجەکانمان متمانەیە نەماوە بەم شێوازی حکومانیە، بەڵام من داوام لە ئێوەی وەکو یەکێتیەکان ناوەمێت مەبن پشتی یەکێتی نیشتمانی کوردستان بەربەدەن. ئێمە زۆڵ دەدەین لەم هەفتەیە هەندێک لەم کێشانە بە شێوازێکی تەندروست کۆتایی پێبێنین. بەلای منەوە پلە و پۆست گرنگ نییە هەمان، ئەگەر بە پلە و پۆستی بن لەم کێشانە کۆتایی پێدێن. بەخوا من پێم وایە لەوتی بنەم پلە و پۆستەمەوە دەستم بەسترا و کەرەچەکرا بووم نەمدەتوانی ئیش و کار بکەم وەکو پێویست. من جاران ئەندامی ئەنجومەنی ناوەندی بووم شەڕی داعشمان دەکرد، لە نێو خۆمان کێشە بوو بەڕووی کێشەکان بووینەوە شەڕی نایەنەکانیشمان دەکرد، کۆنگرێشمان بەست، دەسەڵاتم زیاتر بوو. لەوتی بووم بە هاوسەرۆک کەرەچەکراوم ئەمە نەکەی ئەوە نەکەی ئەمە نەڵێیت. بۆیە دڵگران مەبن. ئەگەر من پێویست بکات لە پێناوی یەکێتی و ئاوکردن بەو ئاگرەی کە هەڵساوە ناوی یەکێتی پۆستەکەشم لە دەست بدەم، ئەگەر بەوە مەناعەتم نییە من، بەڵام من هەر یەکێتیم، ئەندامکەرتیش من هەر یەکێتیم. من لە ساڵی 1975 دایبووم لەگەڵ یەکێتی، بۆیە یەکێتی لەناو خوێنمە لەناو دڵ و دەروونمە. لەو شاخەوە کەم ناوبووم هەموو ئەوەی بەسەر پێشبەرگا هاتووم بە چای فۆمبیلی بەکەم لە کیمیاویتەوە لە شەڕتەوە لە تۆپبارانتەوە، بەڵام تەمەنم 6 ساڵ و 7 ساڵ نەمەتوانی چەکەڵ کرد، بەڵام هەمووی بە چای فۆمبیلی وەڵام هیچ شتێکی تر ناناسم بەدەم یەکێتی هەواڵیدا ناتوان یەکێتی بوون نەمێشکی من دەرکەن. بۆیە دڵگران مەبن بەوانەی کە ڕووی داوازانن زۆر دڵگران لەوە دڵگرانتر مەبن. من دڵیام ئەگەر ئەم هەڵبژاردنە ژێمە پاشەکشە بکەین دڵنیام هەڵبژاردنی داهاتوو کەڵپەی ئاگەر هەڵدەستێەوە گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان ڕوودا. من دڵنیاتان دەکەمەوە. زۆر سەرمێشان زۆر سەرمێشاندن باش یەک بێت. دڵنیامە من زیندانیش بکرێن زیندانیش بکەن لە یەکێتی. هەواڵە من باسم کرد ئایندەی من لە ناو یەکێتیە، بەڵام ئەگەر بۆ شتێکی کاتی ئەوان کەسیان لە پۆستە وەڵای پێشکەشیان بێ، ئەگەر ئەو خوێنبەربوونەوە دەوەستێ پێشکەشیان بێ. من باسم کرد من لە ناو ئەنجومەنی ناوەندی من زۆر دەسەڵاتم ئێستا زیاتر. من پێم وانییە پلە و پۆست ئینسان گەورە بکە، لەو پۆست ئینسان گەورە ناکە، خزمەتکردنی خەڵک ئینسان گەورە بکە. خەڵک بە گەورەت بزانێت تۆ خۆت گەورەی، وەڵڵی 100 پۆست و پلەت هەبێ خەڵک بە بچووکت بزانێت تۆ بچووکی دڵنیا بنەوە. بۆیە دڵ لە دڵ مەبن. ئایندەی من لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە ئەگەر بە ئەندامکەرتیش بێ من لەم یەکێتیە دەیکەم و پشتێم یەکێتیە بەرنادەم و ماڵ بە ماڵ دەکەم. دڵنیا بن لەوە، بۆیە نیگەران مەبن لەوە. ئایندەی من لە دەرەوە یەکێتی مەحاڵە من شتێک ناکەم کار
خوانە خواستە ڕۆژێک لە ڕۆژان کە من بەڵێنم داوە گۆڕی مامزلات سوێن دەخواردەوە هەر لەو پێناوەش بەڵێنم داوە کە لەسەر دەستی من شقاق دروست دەبێت کە نەمێش سەرکردایەتەکان هەندێکی بێت بۆ لای من هەندێکی بکردەوەدا وتم وا بکە هیچێتی لەسەر دەستی بێت شقاقی تر بکەوێت هەوڵ دەین بە شێوازێکی حزبی کێشەکان چارەسەر بکەین دەبێت سەبر تەحملتانە بێ زانم زۆر ئازارمان خستۆتە دڵ و گەڕونتان بەڵێ والله من ناتوانم پەیامی دڵخۆشکە بڵێم چ شتەکان لە میدیاکانەوە دەبیستن ئێستا پێشەوە یەکێتی بڕیاردا دەبینین لە هەندێک میدیای سێبەرەوە قورباکە دەفڵاوەکەن لە ئێستادا من سوپاستان دەکەم بۆ ئەم گربلەوەی کە کردوویتانەوە دوێنێشەوە خەڵکێکی زۆر ڕووی لێرەکە من مەمنونیانم وا لە برایەتیانکەم بەڵام ئێستا لە هەوڵیەوەدان بە ناوی کۆکردنەوەی میلیشیا ئامر خەمزێکیان دەرکردە بەحال بە حساب میلیشیا خەڵکی هاتە بەردە ماڵەکەی من بە چەکەوە بە میلیشیا ناویان دەبن کە من شانازیتان پێوە دەکەن ئەگەر ئێوە میلیشیا بە من شانازی بە هەمووتانەوە دەکەن ئەمانە شتی مناڵانە من گوێ نادەم ئەم شتانە دەچمە بەردەم دادگاکە ئەمە هەم کە سوکاری شەهید ئەگەر کە سوکاری شەهید میلیشیا بێ من پێڵاوەکانیان دەخەوستە سەر مە میلیشیانەی کە ئەوان باسی لێ دەکەن ماشینی جیاجابی وەرگیە عیب نییە شێخ خوانەرە عیب نییە شێخ خوانەرە من دڵیاتان دەکەمەوە من لە ماڵەکەی خۆم دانیشم من هەر یەکێتیم دڵیاتان دەکەمەوە کارێک دەکەمە ڕۆژی 1000 کەس بێ و 1000 کەس بڕوە ئەمە تەنها ئەوە بەسە بۆ یەکێتی بەڕاستی لەو پۆز نییە من لە فەقەکەی خۆم دانابڕێم ئەوە تەنها هەواڵی خۆشەکە دەتوانم بکام بڵێم دڵنیا بن من لە هەر شوێنێکم یەکێتیم و خزمەتی خەڵکەکەم دەکەم لە خەڵکەکەم دانابڕێم وێ من زۆر سپاستان دەکەم بەڕاستی بەم گەرمایە ئێوە لێرە کۆبوونەوەتەوە من نامێت زیاتر ئاسان بکەم ئەگەر حەز دەکەم لە ناوتان بم لەگەڵتان بم بەڕاستی دەزانم ئەمە شوێنەکەی ئەوە نییە کە ئەو خەڵکی لێ کۆبوو لەوێ ئەو